سڵاوتان لەبێت سڵاو لێ ئێوەیش سپاس بەخێر هاتن بە فامیلی مۆڵ ژیت مەمنون فامیلی مۆڵتان پێ چۆنە کەشوهای فامیلی مۆڵتان پێ چۆنە شوێنێکی بەڕاستی خۆش بوو بە تایبەت بۆ بنەماڵەکان ئەوانەی کە مناڵۆشتیان هەیە شوێنێکی تایبەت و جیاوازە زۆرش پێ خۆشحاڵم و هاتنەوەی ساڵی تازای کوردستان لە خۆتان و بینەرانیشتان پیرۆزبای یاڵێم هیوادارم ساڵێکی خۆش و پڕ لە ساقی و سڵامەتی بێ بۆ هەموو فامیلی مۆڵت پێ چۆنە سەردانی فامیلی مۆڵتان کردووە والله فامیلی مۆڵ مۆڵی ترەوە مۆڵەکان هەمویان تقریبان وەکو یەکوان بەس مۆڵێکی خۆشە فامیلی مۆڵ باشە بۆ کات بەسەر بردن بۆ کڕین و ئەو شتانە بنەماڵەکان منداڵەکان دەتوانن سەرگەرم بن باش زۆر سپاس ڕۆژانە بەچیوە خەریکی تۆ من بە ئیشی بەتەبت ئیشی خۆمەوە من پزیشکم باڵێ وایە لە چ بوارێکە هێنی پزیشکی چیت من لە بواری نەشتەرگەریە نەشتەرگەری گشتی و نەشتەرگەری باڵای مەمک زۆر باشە تۆ پیشە چییە؟ من ئەندازیارم بەڵێ باشە کامتان زۆر جددین ئێوە چی یەکەم جارێ؟ برادری ماڵە وایە زین بران هەر براین بەڕاستیش براین خی گەورە لێکتان نەکە کامتان زۆر جددین تۆ جددی؟ کاگی برایم جددیترە پێ ناچێ؟ نا جددیە نازانم منزور لە جددی ئەگەر لە ئیش و شتەی خۆیان بە زۆر جددی و زۆر هەموو شتێک بەڕێک و پێکی بەڕێوە بات و زۆر جددیە لە ئیشەکەی خۆیان چ شتێکی ئەوت زۆر بەدڵە؟ جددیە لەبەرەوە نەشتەرگەرە و نەشتەرگەرە بێ هەم مێشکی هەم دەستی ئەبێ زۆر دقیق بێ و بەڵێ ئیشەکەی ئەنێر ئیشی نەشتەرگەری وایە لەگەڵ ئیشی نەشتەرگەریە کاک دکتۆرێکە لە دکتۆر باشەکانە لە بوارەکەی خۆیدا یاخۆ بەخێر هاتن من خۆشحاڵ بووم ئێمەش زۆرتر ئێوە شتێکی خۆشم لە بینی خۆتانە بۆ ناگەڕنەوە یان لە حیاتی خۆتانە شتێکتان لە بەسەر هاتبێت لە زەینتانە مابێتەوە واللهی نازانم ئەو شتەکە بەکایبران تۆ بیری لێکەوە تا بزانم شتێکم بیرەکەوێت کەڵکی وتن نایەتەوە واللهی نازانم فقط هیوادارم ساڵ داهاتوو ساڵێک بێت کۆتایی بێت بە نەهامەتیەکانی کورد لە هەر چوار پارچەی کوردستان و هەموو پێکەوە دڵخۆش نەورۆزی یەکجاری کورد ئینشاءڵڵا جەشن بگرین زۆر سپاس بۆ تۆش با من پرسیارێکتان لێ بکەم ئەگەر زانیتانە بنە خاوەن خەڵا دەگەر ناپێکەوە چاڵنجەکەکەین باشە؟ باش چ ئاژەڵێک گرانترین فەروی هەیە؟ گرانترین فەروی پێستەکەیە کە ئەیفرۆشن دواتر شتی پێ دروست ئەەکەن؟ من نازانم فەروی چی ئێواتوانن لە پشتەوە پێیان بڵێن فەرو چییە؟ تمساحە مارەوانە توان من نازانم بەڕاستی فوگی دەریایی چییە؟ سیڵ نا پێستەکەی سەمور ئەوە من وەری ئەگرم کێشە نییە لەبەرەوەی تۆ کوردەکە زۆر باش لە من تێناگەن بەس ناهەونیە ینی ئەهێڵم یارمەتی وەرگرن لە دواوە کێشە نییە لێمە یارمەتی وەرەگرن مشکلەکە پرسیارێترمان لێ پرسەمە زۆر سەخت بوو تر لێ بکەم یان ئاسانکاریت بۆ بکەم یا ئاسانکاریمان بۆ بکە بێڵێ تۆزێ ئاسانکاری ژەڵداری ئەمە هیچ نەکمان نییە تۆزێ ئاسانکاریمان بۆ بکە شاید ئەرێ وەڵامەکە باشە ئاسانکاریتان بۆ ئەەکەم لە نێوان ورچی بەفر و ڕێوی ئاوی هەر ڕێوی ئاوی ڕێوی ئاویە هەردووکتان لەسەرێک وڵام ڕێوی ئاوی باڵێ وەریگرم وەریگرە خوب دی وەڵامیەوە زۆر دروستە دەستان خۆش بێ زۆر سپاس بەخێراتن بە فامیلی مۆڵ من خۆشحاڵ بووم ماندوو نەبن دەستان خۆش بێت سپاس بۆیەوە موفق بن گەراوکارانم خەڵاتەکەم پێ بدەن دەست خۆش پیرۆزە تۆ بووی بە خاوەن خەڵات بە بڕی 15,000 دینار لەلایەن ماکسەوە دەتوانی بچی سەردانیان بکەیت و بازارێکی خۆت بکەی هەر لە ناو فامیلی مۆڵە و هەروەها لەلایەن سکیچەرەوە تۆ بووی بە خاوەن چاکەت سپۆرتێک دەتوانی بچی سەردانیان بکەیت و وەری بگریت سپاس بۆیەوەش سپاس دەستان خۆش بێت ساق بێ مەمنون سەرچاوەکان